ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. شەپۆلی نوێی دەست بە سەرکرانی هاوڵاتیان پاش ڕێککەوتنی نێوان کۆماری ئیسلامی و ئەمریکا. بەردەوامی ئاگربەست و درێژەی هێرشەکان لە ناوچەکە. ماترسی لە سێدارەدانی بەندکراوێکی سیاسی لە زیندانی وەکیلابادی مەشهەد. خراپی دۆخی ژیانی کرێکارانی بیناسازی لە ژێر سێبەری شەڕدا. و ڕەتکردنەوەی مەرجەکانی کۆماری ئیسلامی بۆ ئاگربەست لەلایەن ئەمریکاوە. شەپۆلی نوێی دەست بە سەرکرانی هاوڵاتیان پاش ڕێککەوتنی نێوان کۆماری ئیسلامی و ئەمریکا. بە پێی دوایین هەواڵەکان پاش ڕێککەوتنی نێوان ڕژێمی کۆماری ئیسلامی و ئەمریکا، شەپۆلێکی نوێی دەست بە سەرکرانی هاوڵاتیان لە شەرە جیاوازەکانی کوردستان و ئێران دەستی پێکردووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە بە سەدان هاوڵاتی لە شەرە جیاوازەکان بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی دژ بە ڕژیم، کۆکردنەوەی زانیاری سەبارەت بە پێگە هەستیارەکانی ڕژیم، ناردنی وێنەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرپێگەکانی ڕژیم بۆ میدیاکانی دەرەوەی وڵات و هەروەها هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. لە هەمان کادا بە پێڕاپۆرتی گەیشت و بنەماڵی دەست بە سەرکراوان هەڕەشیان لێکراوە کە پێویستە هەواڵی دەست بە سەرکرانی ڕۆڵەکانیان بڵاو نەکەن و ئەگینا جارێکی دیکە نایان بیننەوە. بەردەوامی ئاگربەست و درێژەی هێرشەکان لە ناوچەکە. بە پێی دوایین هەواڵەکان هاوکات لەگەڵ بەردەوامی ئاگربەستی وڵاتانی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ڕژێمی کۆماری ئیسلامی چەندین پێگەی ڕژێم بە ئامانج گیراوە. بە پێی هەواڵی گەیشتوش شارەکانی تاران، کەرەج، ئەهواز و چەندین شاری دیکە سەرجەم 20 جار لەلایەن هێزە ئەسمانیەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە بە ئامانج گیرن و زیانێکی زۆری مادی بەر هێزەکانی ڕژێم کەوتووە. لە هەمان کادا سەرچاو ئاگادارەکان ئاماژە بۆ دەکەن کە سەر لە نوێ لەلایەن ڕژێمی کۆماری ئیسلامیەوە گەروی هورمز بە تەواوی داخراوە و ئەگەری شکاندنی ئاگربەستەکە لە ئارادایە. ماترسی لە سێدارەدانی بەندکراوێکی سیاسی لە زیندانی وەکیلابادی مەشهەد. بە پێی راپۆرتەکان یەکێک لە دەست بە سەرکراوانی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرەمباری ساڵی 1404 هەتاوی لەلایەن ڕژێمەوە حکمی سێدارەی بەسەردا سەپێنراوە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵە و هاوڵاتیە بە ناوی مەحبوبە شەعبانی کە لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرەمباری 1404 هەتاویدا لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە بەو پەڕی تونند و تیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی کۆماری ئیسلامی کرابوو. بە تۆمەتی مەحارەبە حکمی سێداری بەسەردا سەپێنراوە. شایانی باسە کە چالاکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە دۆخی یاسایی و هەروەها مەترسی لە سێدارەدانی ناوبرا و هۆشداریاندا و داوایان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کردووە بە مەبەستی هەڵوەشاندنەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوانی سیاسی و عەقیدەتی گوشارێکی زۆرتر بخەنە سەر ڕژیم. خراپەی دۆخی ژیانی کرێکارانی بیناسازی لە ژێر سێبەری شەڕدا. بە پێی راپۆرتەکان کرێکارانی بیناسازی لە ئێران بەهۆی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرشارە جیاوازەکان و هەروەها بایەخنەدانی ڕژێم بە ژیان و معیشەتیان لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین. بە ئامارە فەرمیەکانیش زۆربەی کرێکاران لە شارە جیاوازەکانی ئێران و کوردستان بەهۆی هێرشەکان و هەروەها بایەخنەدانی ڕژێم بە دۆخی ژیانیان نەک تەنیا لەسەر کارەکانیان دەرکراون بەڵکو بەهۆی نەبوونی بیمەی دەرمانەی کارامە و پێنەدانی هەقدەستە دواخراوەکانیان تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. لە هەمان کاتدا بەهۆی نەبوونی ئەمنیەتی هاوڵاتیان زۆربەی پیشەکان داخراوە و ئەمەش کاریگەرێکی زۆری لەسەر معیشەتیان داناوە. ڕەتکردنەوەی مەرجەکانی کۆماری ئیسلامی بۆ ئاگربەست لەلایەن ئەمریکاوە. ڕۆژی چوارشەممە 19 خاکەلێوە سەرۆک کۆماری ئەمریکا لە پەیامێکی نوێدا ئاماژەی بەوە کرد کە تەواوی مەرجەکانی کۆماری ئیسلامی بۆ بەردەوامی ئاگربەستەکە ڕەت کردوێتەوە. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی ڕێککەوتنی نێوان ڕژێمی کۆماری ئیسلامی و ئەمریکا کۆمەڵێک هەواڵ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووەتەوە کە تێیدا ئاماژە بە مەرجێکی دەخاڵی بۆ پێکهاتنی ئاگربەستەکە کرابوو. لە مەرجەکاندا ئاماژە بەوە کرابوو کە پێویستە هێرشەکان لە هەموو بەرەکاندا کۆتاییان پێبهێنرێت. هێزەکانی ئەمریکا ناوچەکە بە جێ بهێڵن و هەروەها گەروی هورمز پێویستە لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی دابێت. بە پێی راپۆرتەکان سەرۆک کۆماری ئەمریکا لە پەیامێکدا سەرڕای ڕەتکردنەوەی هەموو ئەم مەرجانە جەختی لەسەرەوە کردوێتەوە کە ئەو هەواڵانە بە تەواوی بە دوورە لە ڕاستیەوە و ناوەندە پەیوەندیدارەکانیش سەبارەت بەم بابەتە لێکۆڵینەوەیان دەست پێ کردووە.
ناردنی هەزاران سەربازی مارێنس بۆ ڕۆژهەڵاتی ناوڕاست لەلایەن ئەمریکاوە. ڕۆژی چوارشەممە ئاژانسی ڕۆیتەرز لە زاری چەند بەرپرسێکی ئەمریکاوە بڵاوی کردەوە لە ئێستادا زیاتر لە 50,000 سەربازی ئەمریکای لە ڕۆژهەڵاتی ناوڕاستدا هەن و ژمارەیان بەردەوام ڕوو لە زیاد بوونە. بە پێی راپۆرتی گەیشتوو بە پرسانی ئەمریکا ئەمەژەیان بەوە کردووە کە هەزاران سەربازی مارێنز لە ساندێگۆوە بەردەوام بەرەو ناوچەکە دەگوازرێنەوە. لەلایەکی دیکەشەوە ڕۆژنامەی پۆلیتیکۆ بڵاوی کردەوە زیاتر لە 2000 سەربازی مارنز بنکەیەکی سەربازیان لە سندیگۆ بەجێهێشت و ڕەوانەی ڕۆژهەڵاتی ناوڕاست کراون. لەم بارەیەشەوە هەندێک لە شارزانی سەربازی پێیان وایە ئەم جموجۆڵە گەورانە پەیوەندی بە ئەگەری پلانێکەوە هەیە بۆ دەست بە سەرداگرتنی دوورگەی خارکی ئێران کە ناوەندێکی سەرەکی دەریایی و ژێرخانی نەوتی ئێرانە لە ناوچەی کەنداودا. فراوانکردنی ئۆپراسیۆنەکانی سوپای ئیسرائیل لە باشووری لوبنان. ڕۆژی ڕابردوو وتەبێژی سوپای ئیسرائیل ڕایگەیاند هێزێکی تایبەتیان بە فەرماندەیی لەشکری 98 لە ماوەی هەفتەی ڕابردوودا ئۆپراسیۆنە زەمینیەکانیان لە ناوچەکانی باشووری لوبنان فراوانتر کردوێتەوە. بە گوێرەی راپۆرتەکە ئەو هێزانە سەرکەوتوو بوون لە کۆنتڕۆڵکردنەوەی هەندێک ناوچە و درێژەدان بە هێرشەکان بۆ سەرژێرخانی سەربازی حیزبوڵڵای لوبنان. لە هەمان کاتدا وڵاتانی ئیسرائیل و ئەمریکا جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە ڕێکەوتنەکان لەگەڵ ڕژێمی کۆماری ئیسلامی هێرشەکانیان بۆ سەر باشووری لوبنان لە خۆ ناگرێ و بەردەوام دەبن لە ئۆپراسیۆنەکە. بەرزبوونەوەی نرخی نەوت لەژێر سێبەری ناڕوونی دۆخی ئاگربەستی نێوان لایەنەکانی شار لە ئێران دوایین هەواڵ. بە پێی دوایین راپۆرتەکان بەهۆی ناڕوونی دۆخی ئاگربەستی وڵاتانی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ڕژێمی کۆماری ئیسلامی نرخی نەوت جارێکی تر لە بەرزبوونەوەدایە. بە پێی دوایین راپۆرتەکان ڕۆژی چوارشەممە نۆزدەی خاکەلێوە نەوت لە بازاڕە جیهانیەکاندا نرخی لە سەدا 2 بەرزتر بووەتەوە و بە زیاتر لە 96 دلار مامەڵەی پێوەکراوە. ئەمە لە کاتێکدایە کە ئەوکات لەگەڵ ڕاگەاندنی ڕێکەوتن نامەی ئاگربەست نرخی نەوت لە بازاڕە جیهانیەکاندا بە ڕێژەی 15% دابەزی و بەکەمتر لە 92 دلار مامەڵەی پێوە دەکرا و ئەمەش بۆتە هۆی نیگەرانی هەموو وڵاتان. بەڵێ بینەران و گەگرانی خۆشەویست، سپاس کە تاوەکو گەشتی هەوڵەکانی ئەم جارێت لەگەڵمانە بوون. گەشتی هەوڵەکانم پێشکەشکردن کاتە ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.